خۆشەویستان سڵاتان لێبێت هاتینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی پێنجشەممە. سەرەتاش سەردەڕی چەند هەواڵ. ناڕەزایەتی خەڵکی قەسری شیرین لە ئاست کەم ئاوی، گیانەدەستانی کۆڵبەرێک بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووریبانە، بەیاننامەی ئەنجومەنی سنفی معلیمانی کوردستان سەبارەت بە سەرکوتی ڕژیم، هەڕەشە و گوشاری حکوومەت بۆ سەر بنەماڵەی محەممەد حەسەن زادە، ئازاری جنسی نازی لە مەعروفیان لە کاتی دەست بەسەرکرانیدا، دانانی بازگەی پشکنین لە جادەی نێوان کامیاران سنە، ناڕوونی چارەنووسی 6 کرێکاری بەندکراوی معدەنی ئاقدەڕێی تیکاب، شەڕۆپێکدادانی قورس لە نێوان هێزەکانی سووریەی دموکراتیک و تێرۆریستان و کوژان و برینداربوونی دەیان کەس لە هێرشی موشەکی رووسیا بۆ سەر ئوکراین. دەستپێکی هەواڵەکان. ناڕەزایەتی خەڵکی قەسری شیرین لە ئاست کەماوی. ڕۆژی چوارشەممە 15 خەرمانان دانیشتوانی شاری قەسری شیرین لە ئاست کەم ئاوی و با یەخنەدانی بەرپرسانی دەوڵەت بە کێشە و گرفتەکانیان ناڕەزایەتیان دەربڕی. بەوتەی هاوڵاتیان لەم ڕۆژانەدا دژایەتێکی ڕوون لەگەڵ هاوڵاتیان دەبینین. هەموو دەم و دەستگا حکوومیەکان 100,000 میلیارد تمەن لە 40 حسین خەرج دەکەن، بەڵام لە تەنیشت هەمان سنووری خوسرەوی گوندێک بە ناوی کەرکە هەرەک ئاوی خواردنەوەیان نییە و ماوەیەکە بە سەختی ژیان بەسەر دەبن. گیانەدەستانی کۆڵبەرێک بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووریبانە. بە پێی راپۆرتی گەیشتوو با کۆڵبە نیوز ڕۆژی سێشەممە 14 خەرمانان هێزەکانی حکوومەت لە سنووری هەنگەژاڵی بانە کۆمەڵی کۆڵبەریاندایە بەردەست ڕێژی گولە و بەهۆیەوە کۆڵبەرێک بە ناوی حامید فەرەجپور بە سەختی بریندار و پاش گواستنەوە بۆ نەخۆشخانە گیانی لەدەستدا. بە پێی زانیاریەکان حامید فەرەجپور لەلایەن ڕان و گورچیلەیەوە فیشەکی بەرکەوتووە و پاش گواستنەوەی بۆ نەخۆشخانەی سەلاحەدینی بانە بەهۆی خوێنبەربوونی زیادگیانی لەدەستاوە. هەر لەو پەیوەندیەدا ڕۆژی دووشەممە 13 خەرمانان کۆڵبەرێکی دیکەی خەڵکی بانە بە ناوی بێهزاد کەریمی بە تەقەی ڕاستەخۆی هێزە سنووریەکانی ببورن کێلێس بە سەختی بریندار کرابوو. بەیاننامەی ئەنجومەنی سنفی معلیمانی کوردستان سەبارەت بە سەرکوتی ڕژیم. ڕۆژی سێشەممە 14 خەرمانانی 1402 هەتاوی ئەنجومەنی سنفی معلیمانی کوردستان پارێزگای سنە سەبارەت بە حکمی سەپێنراو بەسەر مامۆستا سولەیمان عەبدی بەیاننامەیەکی بڵاو کردەوە و تێدا سەرکوتی نامرۆڤانەی معلیمانی بەتوندی مەحکوم کرد. ئەنجومەنی سنفی فەرهەنگیانی کوردستان لە بەشێکی ئەو بەیاننامەیەدا وێڕایی ئاماژەکردن بە یاسا سەقەتەکانی کۆمەڵی ئیسلامی، گرتن، بانکێشتکردن، زیندانیکردن، دابەزاندنی پلە و بڕینی موچە، دیپۆرتکردنەوە و لەسەر کاردەرکردنی دەیان مامۆستای دادپەروەری لە ساڵانی ڕابردوو بە تایبەت لەم دواییانەدا بە توندی شەرمەزار و خوازیاری کۆتایی هێنان بە سیستمی سەرکوت بوو. لە کۆتایی بەیاننامەکەدا هاتووە پێویستە بەرپرسانی ڕژیم بزانن کە هیچ سزایەک نەیتوانیە بڵێسەی داواکاری و مافخوازی مامۆستایان کەم کاتەوە و مامۆستایانی ئێران هاوڕێ لەگەڵ خەڵکی ئازادی خوازی ئێران یەک هەنگاو لە مافەکانیان پاشەکشە ناکەن. هەڕەشە و گوشاری حکوومەت بۆ سەر بنەماڵەی محەممەد حەسەن زادە. بەپێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ لە کاژمێر نۆی بەیانی سێشەممە 14 خەرمانان هەتا کاژمێری هەشتی شەوی هەمان ڕۆژ ئەحمەد حەسەن زادەی تەمەن 56 ساڵ و سۆڵماز حەسەن زادەی تەمەن 29 ساڵ باوکو و خوشکی محەممەد حەسەن زادە لە گیانبەختکردوانی بزوتنەوەی ژن ژیان ئازادی لە ئیدارەی ئیتڵاعاتی بۆکان لەژێر گوشار و هەڕەشەدا بوون. بە پێی زانیاریەکان ئەحمەد حەسەن زادە و سڵماز حەسەن زادە دوای دەست بەسەرکران براونەتە لای عەلی زاهید داواکاری گشتی شاری بۆکان و ناوبراو ڕاستەوخۆ هەڕەشەی لەو دوو کەسە کردووە کە دەبێت بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک هەواڵی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ سەبارەت بە شێوەی گیانبەختکردنی محەممەد حەسەن زادە بەدرۆ بخەنەوە.
هەروەها ئیدارەی ئیطلاعاتی بۆکان هەڕەشەیان لە بنەماڵەی حەسەنزادە کردووەکە نابێت بە هیچ جۆرێک لە مەراسمەکانی 25 خەرمانان و ساڵ ڕۆژی شۆڕەشی ژن ژیان ئازادی بەشداری بکەن. هەموو ئەم گوشارانە لە کاتێکدایە کە دەستگای قەزایی کۆماری ئیسلامی ڕۆژی 7 خەرمانانی ئەمساڵ بانگشەی ئەوەی کردبوو کە محەممەد حەسەنزادە لە شەڕ لەگەڵ کەسێکدا کوژراوە. ئازاری جنسی نازیلا مەعروفیان لە کاتی دەست بەسەرکردنیدا. نازیلا مەعروفیان ڕۆژنامەنووسی خەڵکی سەقز و دانیشتووی تاران کە ڕۆژی چوارشەممەی ڕابردوو بە شێوەیەکی دڕندانە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەرکرا بوو لە فایلێکی دەنگیدا کە لە زیندانەوە بڵاوکراوەتەوە باسی دەستڕێژی هێزەکانی ڕژیم بۆ سەری لە کاتی دەست بەسەرکردن و مانگرتن لە خواردنی کردووە. نازیلا مەعروفیان ڕۆژنامەنووسی خەڵکی سەقز و دانیشتووی تاران کە ڕۆژی چوارشەممەی ڕابردوو بە شێوەیەکی دڕندانە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە ئازاری جنسی درابوو لە فایلێکی دەنگیدا کە لە زیندانەوە بڵاوکراوەتەوە باسی ئازاری جنسی هێزەکانی ڕژیم بۆ سەری لە کاتی دەستبەسەرکردن و مانگرتن لە خواردنی کردووە. نازیلا لەو فایلە دەنگێدا دەڵێت لە خراپترین دۆخدا هێرشیان دەکردە سەرم. لەم فایلە دەنگێدا مانگرتنی خۆی بۆ پشتیوانی لە هەموو ئەو ژنانە ناوبردکە لەلایەن حکوومەتی ئیسلامیەوە ئازاردراون. جێگای ئاماژەیەکە نازیلا مەعروفیان ساڵی ڕابردوو چەند جار بە بیانووی دیدار لەگەڵ باوکی ژینە ئەمینی دەست بەسەر و ڕەوانەی زیندان کرا ناوبراو ڕۆژێک پێش دوایین بەندکرانی لە پۆستێکدا لە ماڵپەڕی شەخسی خۆی لە تویتر کاردانەوەی بەرامبەر بە هەواڵی دەست بەسەرکردنی مێهدی یەڕاحی نیشاندا و پشتگیری لەو هونەرمەندە کرد. دانانی بازگەی پشکنین لە جادەی نێوان کامیاران سنە. بەپێی هەواڵی گەیشت و ڕۆژی چوارشەممە 15 خەرمانانی 1402 هێزەکانی سپای پاسداران لە جادەی نێوان کامیاران بۆ سنە بازگەی پشکنینیان دانا و ئازاری خەڵکیان داوە. لەگەڵ نزیک بوونەوە بە ساڵ ڕۆژی گیانبەختکردنی ژینا ئەمینی و دەستپێکی شۆڕشی ژن ژیان ئازادی ڕژیمی سەرکوتگەر ترسی لێ نیشتووە و لە دەواازەی چوونە ژوورەوەی شارەکانی کوردستان بازگەی پشکنینی داناوە. هەروەها لە هێندێک لە شەقام و پارکەکاندا سەنگەربەندی کردووە و کامێرای چاودێری بۆ سیخۆڕی خەڵک هەڵواسیوە تاکو و ڕێگە لە دەستپێکی شەپۆلی دووهەمی شۆڕشی ژینا بگرێت. ناڕوونی چارەنووسی 6 کرێکاری بەندکراوی معدەنی ئاقدەڕێی تیکاب. بەپێی راپۆرتی کۆمەڵەی مافی مرۆڤی کوردستان چارەنووسی 6 کرێکاری دەست بەسەرکراوی ناڕەزایەتیەکانی معدەنی ئاقدەڕێی تیکاب لە زیندانی ناوەندی ورمێ بە ناڕوونی ماوەتەوە. بەپێی ئەو راپۆرتە کرێکارانی دەست بەسەرکراوی ناڕەزایەتیەکانی مانگی گەلاوێژی ئەمساڵکە ڕێژەیان 26 کەس بووە لە مادەنەکانی زێڕوبەردی ئاقدەڕێی تیکاب کاریان کردووە و 20 کەسیان بەدانانی وەسیقەی 600 میلیۆن تمەنی ئازادکراون و 6 کەسیان بە تۆمەتەکانی تێکدانی ئاسایشی گشتی هەوڵی تێکدانی ئەمنیەتی نەتەوەیی و ڕۆفاندن بەلا تەکلیف لە زیندانی ورمێ ماونەتەوە. شەڕ و پێکدادانی قورس لە نێوان هێزەکانی سووریای دموکراتیک و تێروریستان. ڕۆژی چوارشەممە 15 خەرمانان شەڕ و پێکدادانی قورس لە نێوان هێزەکانی سووریای دموکراتیک و گروپی ئیسلامگەرای تەحریرە الشامی سەر بە تورکیا لە دەوروبەری منبج ڕوویداوە و دەیان تیرۆریست کوژران. بەپێی راپۆرتەکان شەڕوانانی مەجلیسی لەشکەری منبج وەڵامی توندی تیرۆریستانیان داوەتەوە و ناچار بە پاشەکشەیان کردوون. دوای تێکشکاندنی چەند ئۆتۆمبیلی سەربازی و خستنی درۆنێک و کوژرانی 20 کەس لە گوندەکانی بۆگاز، عەرەب حەسەن و بۆهێج تێرۆریستان هەڵاتوون. لەلایەکی دیکەوە هێزەکانی سووریای دموکراتیک توانیان ڕۆژهەڵاتی دێرەزور لە تێرۆریستانی سەر بە کۆماری ئیسلامی و بەشار ئەسەد پاککەنەوە و ئارامی بۆ ناوچەکە بگەڕێنەوە. ناڕەزایەتی کرێکارانی مەسکەنی میلی مێهرەگان لە قەزوین. ڕۆژی چوارشەممە 15 خەرمانانی 1402 خاوەن زەمینەکانی پرۆژەی مەسکەنی میلی مێهرەگان لە شاری قەزوین لە ئاست ناڕوونی چارەنووسیان کۆبوونەوە بە وتەی ناڕازیان بەڕێوەبەرانی ئێدارەی ڕێگە و شارسازی ساڵانێکە پارەیان لە خەڵک وەرگرتووە و هێشتا خانوەکانیان ڕادستی خاوەن ماڵەکان نەکردووە.
پێشتر ئیبراهیم ڕەئیسی بەڵێنی دابوو کە لە ماوەی 1 ساڵدا 1 ملیۆن خانوو بۆ خەڵکی کەمداهات دروست بکات، بەڵام هیچ بەڵێنەکەی جێبەجێ نەکردووە، بەڵکو چارەنووسی خاوەن ماڵەکانی مەسکەنی میلیش بە ناڕوونی ماوەتەوە. شەپۆلی دروشمنووسین لە شارە جۆراوجۆرەکانی ئێران. ڕۆژی چوارشەمە 15 خەرمانان خەڵکی ئازادیخواز لە شارە جۆراوجۆرەکانی ئێران دیوارەکانیان با دروشمی دژ بە حکوومەت نەخشاند و داوایان لە خەڵک کرد لە ناڕەزایەتیەکانی 25 خەرماناندا بەشدار بن. بە پێو ویددیۆیانەی بەدەستمان گەیشتووە ژنان و پیاوانی ئازادیخواز و بەرابەری تەڵەب لە شارەکانی ئەهواز، مەشهەد، تاران، کەرەج، عێراق، شیراز، کرمان، زاهێدان، سنە و کرماشان دیواری شارەکان بە دروشمەکانی ژن ژیان ئازادی، مەرگ بۆ خامنەیی و سوێند بە خوێنی یاران وەستاوین تاپایان نەخشاندووە و داوا لە خەڵک دەکەن بە شێوەیەکی بەرین لە ناڕەزایەتیەکانی 25 خەرماناندا بەشدار بن و سەرکەوتن مسۆگر بکەن. کوژرانی هاوڵاتیەکی بەلوچ لەلایەن ڕژیمەوە لە زاهێدان. شەوی سێشەممە 14 خەرمانان شارۆمەندێکی بەلوچ بە ناوی کامبیز محەممەددانی بە تەقەی لباس شەخسیەکانی ڕژیم لە شاری زاهێدان کوژرا. بەپێی راپۆرتەکان کامبیز محەممەددانی لە کاتی گەڕانەوە بۆ ماڵ لەلایەن لیباس شەخسیەکانی ڕژیمەوە دراوەتە بەر دەستڕێژی گولە و دەستبەجێ گیانی لەدەستەوە. لە چەند مانگی ڕابردوودا دەیان هاوڵاتی بەلوچ لەلایەن لیباس شەخسیەکانی ڕژیمەوە لە شارە جۆراوجۆرەکانی پارێزگای سیستان و بەلوچستان کوژراون. کوژران و برینداربوونی دەیان کەس لە هێرشی موشکی رووسیا بۆ سەر ئۆکراین دوایین هەواڵمانە. ڕۆژی چوارشەمە 15 خەرمانان ئەرتەشی رووسیا لە ڕێگەی موشکەوە هێرشی کردە سەر شاری کۆستانتینێڤیکا لە ئیالەتی دۆنتێسک و بەهۆیەوە 20 کەسی مەدەنی گیانیان لەدەستا و 30 کەسی دیکەش بریندار بوون. لە حاڵکدا شەڕ و پێکدادانی قورس لە میحوەرەکانی باشوور و باشووری ڕۆژهەڵاتی ئۆکراین لە نێوان ئەرتەشی ئەو وڵاتە و رووسیا بەردەوامەوە بەرپرسانی دەوڵەتی ئۆکراین ئیدعای پێشڕەوی دەکەن هێرشە پەهبادی و موشکیەکانی رووسیا بۆ سەر ناوچە مەدەنیەکان زیادی کردووە و تەنیا لە بردومانەکانی ڕۆژی ڕابردوو 50 کەس کە زۆربەیان ژن و منداڵ بوون گیانیان لەدەستا. بەڵێ بینەرانی خۆشەویست هەواڵەکان پێشکەشکران فەرمون بۆ بینینی درێژەی بەرنامەکانمان.